ئەرک و واجبی دینی ئەخلاقی سیاسی نەتەوەی یەک بێکمان لە دژی و هەنگاوی حکومەتی عێراق بجەنگین و بجوڵین. حکومەتی عێراق بە ئەنقەست وەک پرۆسەیەکی سیاسی دەیەوێت سزای کورد بدە بە نایاسایی پارەیەکی زۆر بۆ حەشی شەعبی سەرف دەکات لە کاتە حەشی شەعبی بۆتە نقطەی تەوەتوری لە نێوان عێراق و کۆمەلگای نێودەوڵەتی. پێت وایە هۆکار چییە کە بەغدا هەر جارە بە بیانوێک سزای کورد دەداوە موچەی فەرمانبەرانی کوردستان نانێرێت؟ عێراق مەبەستی ئابلۆقەیەکی سیاسیە. عێراق ئێستا بە تایبەتی لەم قۆناغەدا مەبەستی ئەوەیە کە کورد هیچ کەڵکێک لەو گۆڕانکاریە جەزریانێک کە لۆشەڵاتی ناوەڕاست دروست بووە و ئەگەری ئەوەی هەیە کە بە پێی خوێندنەوە سیاسەکان ئەگەری ئەوەیە کورد بتوانێت لەو معادلانە کەڵک وەرگێت. ئەمان نایەنەوە کورد لەو پێگەیە کەڵک وەرگێ ئەوانەیە ئابلوقەیەکی توندی ئابووری دارایی بازرگانی سیاسی یاسایی لەسەردا بنێن. حکومەتی عێراق بە نایاسایی پارەیەکی زۆر زیاد بۆ حەشی شەعبی سەرف دەکات لە کاتە حەشی شەعبی بۆتە نقطەی تەوەتوری لە نێوان عێراق و کۆمەلگای نێودەوڵەتی و لە هەمان کاتدا باردۆخی کەش ڕوویداوە کە 4 تریلیۆن دینار لەگەڵ قەتەر عێراق و قەتەر بەتەمان بەبێەوەی هیچ پشتوانێکی یاسایی هەبێ هاوکاری سووریا دەکات موچەی خەڵکی سووریا بدا، بەڵام موچەی پێکهاتەیەکی گرنگی عێراق کە بەپێی دەستور هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوریە پێکهاتەیەکی دەستوریە ئەم دەیەوێت غەدر بکات. بەڵام ئەوەی بەلای منەوە گرنگە ئەوەیە ئێستا بۆ ڕای گشتی هەرێمی کوردستان دەرکەوتووە و بۆ ڕای جیهانیش دەرکەوتووە کە حکومەتی عێراق بە ئەنقەست وەک پرۆسەیەکی سیاسی دەیەوێت سزای کورد بدە و دەیەوێت دژە معادلەی لەگەڵ کورد پێڕۆ بکات. کورد کارتی زۆر بەدەستەوە، یەکەم کارتی کۆمەلگای نێودەوڵەتی بەدەستەوە، چونکە ئەم بڕینی ئەم جاریان زۆر ڕۆشنە. یەکەم هیچ سنادێکی قانونی نییە، دووەم هاوکاتە لەگەڵ ئەو ئیتفاقی استراتیجی کە لەگەڵ وزە لەگەڵ ئەمریکا کراوە. کورد پێویستە هەنگاوی قانونی منە لە بەغدا یەکگرتوو بێ هەموو لایەنە سیاسەکان بن، هەڕەشەوە بکات کە ئەم کارتی ڕفراندەمی بەدەستەوەی، هەڕەشەوە بکات ئەمیش نەوتی بەدەستەوەی، هەڕەشەوە بکات ئەمیش کارەبای بەدەستە، ئاوی بەدەستە، هەڕەشەوە بکات کە ئەگەر بێت و حکومەتی عێراق لەگەڵ هەنگاوانی بەردەوامێک دەستور جێبەجێ نەکات ئەم پرۆسەیە بەردەوام بێ لەگەڵی ئەوە کورد مافی ئەوەیە لە عێراق جیابێتەوە. ئێستا جیاببوونەوە لە عێراقدا کارتەکە ئاسانترە و بە قەناعەتی من فشاری نێودەوڵەتی و اقلیمیش دروستکە لەسەر ئەم سیاسەتە ناقانونی و ناسیاسەتی عێراق وەروە ئەو سیاسەتە شۆڤینی عێراق بەکاری هێناوە. ئەمە دژایەتێکی سیاسی و کۆمەلگای نێودەوڵەتی بڕم بۆتەوە. بەڵام ئەمڕۆ بوو هەموو دنیا دەرکەوتو. ئەم شەو وەزیری خارجی ئەمریکا تەلەفۆنی کردو پشتیوانی بۆ هەرێمی کوردستان دەربڕیەوە. یەکەم جارە لە مێژووی ئەم 20 ساڵە بە ئاشکرا حکومەتی ئەمریکی پشتیوانی لە هەرێمی کوردستان کە ئەمەش دلیلی ئەوەیە کە کۆمەلگای دەوڵەتی لەگەڵ معادلەی هەرێمی کوردستانە دەکاتێکدا چالاکوانە سیاسەکان هەرێمی حزبێکی معارضە پێش ڕخنەی لە هەرێمی گردووە. ئەمە باڵێن بوای تەفسیر دەکەین لە بابی دڵسۆزیە، بەڵام ئەمڕۆ هەرێمی کوردستان هەر هەموو پابندەکانی خۆی جێبەجێ کردووە. ئەمڕۆ دەرکەوتە لە ڕووی سیاسیەوە ئەمە پرۆسەیەکی سیاسیە. ئیتر کاتی ئەوە هاتووە ئەمانیش بێن دژی ئەم هەنگاوی حکومەتی عێراق و تەیب سامی کە بجەنگن. ئەگەر پەرۆشی خەڵکیانە ئەمڕۆ حکومەتی عێراق تەنها سزای حکومەتی هەرێم نادا، بەڵکو سزای تاک بە تاکی هاوڵاتیاندا وەکوونەتەوە، یعنی حکومەتی عێراق وەکوونەتەوەیەکی جیال لە مامەڵە لەگەڵ هەرێم دەکات. ئەرک و واجبی دینی ئەخلاقی سیاسی نەتەوەی یەک بێکمان لە دژی و هەنگاوی حکومەتی عێراق بجەنگین و بجوڵین.